ڕێژەی ئەو ئاوەی کە داهاتی ئاوەی کە دێتە کوردستانەوە هەر پاڵێنیەتە عێراقەوە بەعام کەواکەمی کردووە سەبەبەکانی چ بە تاکیدی ئەو بوونی ئەو بەندا و بەستەرانەیە کە لە وڵاتانی دراوسێ دروستی کردووە چکە ئەوەی کە هەیە لە سا هەفتای داهاتی ئاو ئێمە لە وڵاتانی دراوسێمانەوەیان لەگەڵ ئەوەی کە پیسبوونی ژینگە و پیسبوونی ئەو سەرچاوانی کە خۆمان هەمانە و خێخراپی دارەدانی سەرچاوە ئاوەکانە و بەکارهێنانی ئاو لە بواری بە تەکنۆلۆژیای کۆن لە بواری زراعەتە و گرنگی پێنەدان بە شێواز و تەکنیکی تازە ئەمانە هەمووی فاکتەرن. ئێمە گرتنەوەی ئاو لەلایەن وڵاتانی دراوسێەوە بە نزیکەی لە سا هەشتا کەمی کردووە ئەوە بە گرنگترێ بەمانای کەمبوونەوەی ئاوی ژەرزەوی بە ڕێژەیەکی زۆر کەمی کردووە بە تایبەتی لە وڵاتی بەتایبەتی لە هەولێری پایتەخت جاران ئەگەر بیرێکی ئاو لە 200 مەتریا بۆ ئێستا لە 750 مەتر ئەنجاگەینە ئاو کەمبوونەوەی خەزینی ئاوی بوونی خەزینی ئاو کۆبوونەوەی نیشتنی خۆڵ و لیتە لە بەنداوەکانە یعنی زیابوونی دێرزۆن ئەمانە هەمووی فاکتەرن. ئەو نەکردنی بەنداوی تاسە هەڵنەگرتنی ئاو ئەمانە هەمووی شتی زانستین و زانستی تر ئەوەیە کە لە توێژنەوەکانە بڵاوەکرێتەوە خوێنرێتەوە ئەگەر لە دوو ڕۆژی داهاتووە ئامادە بن بە تەواتی بە داتا بە هەموو شتێک لە لاتانە